مێژووی دروستبوونی شاری سلێمانی بۆ 14 تشرینی دووەمی ساڵی 1784 دەگەڕێتەوە، کاتێک لەلایەن ئیبراهیم پادشای بابانەوە ئاوەدان کراوەتەوە. ئیبراهیم پاشای بابان شارەکەی بە ناوی سلێمان پاشای باوکیەوە ناوناوە. هەر لە سەرەتاشەوە شارەکە گرنگیەکی زۆری هەبووە و جگەر لەوەی پایتەختی میرنشینی بابان بووە، هاوکات مەڵبەندێکی بازرگانی و ڕۆشنبیری بووە لە ناوچەکەدا. لە ساڵی 1922 تا ساڵی 1924 شاری سلێمانی پایتەختی دەوڵەتەکەی مەلیک مەحموود بووە، جگەر لەوەش کەلانکەی ڕۆشنبیر و تێکۆشەران بووە. مەڵبەندی هەڵگیرساندنی چەندین شۆڕش و ڕاپەڕینیش بووە لە کوردستاندا. لە ئێستاشدا شاری سلێمانی شاری ڕۆشنبیری و یەکێک لە گرنگترین شارەکانی عێراق و هەرێمی کوردستانە. ساڵ لە دوای ساڵ شارەکە لەسەر جەمڕوەکانەوە گەشەی زیاتر بەخۆوە دەبینێت. لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە، ژمارەی دانیشتوانی سلێمانی بەردەوام لە گەشەکردندایە و بە پێی دوایین ئامار کە لەلایەن وەزارەتی پلاندانانی عێراقەوە ساڵی 2018 بڵاو کراوەتەوە، ژمارەی دانیشتوانی سلێمانی 2,212,000 کەس بووە و ڕێژەی لە 6% دانیشتوانی عێراق پێکدێنن. شاری سلێمانی چەندین گەڕەک و ناوچەی مێژوویی لەخۆ دەگرێت. دیارترین گەڕەکە مێژوویەکانی شارەکە گەڕەکی کانی ئاسکان و گۆیژە و مەڵکەندی و سەرشەقام و چوارباخ و دەرگەزێن و گەڕەکی جوولەکانە. لە دیارترین شوێنە مێژوویەکانی شارەکەش بەردەرکی سەرایە کە میرەکانی بابان لەگەڵ دروستکردنی شاری سلێمانی جێگەیەکیان تەرخان کردووە بۆ بارەگای بەڕێوەبردننی دەسەڵاتەکەیان کە بەسەرا ناسراوە. لە سەردەمی دەسەڵاتی مەلیک مەحموودیشدا سەرای سلێمانی لە ناوسەنتەری شاری سلێمانی دروست کراوە کە پێک هاتووە لە 2.43 ژوور. چەندین جار کاری چاکسازی تێدا کراوە و پاشان تەرخان کراوە بۆ پێگەی ئیداری پۆلیس و قایمقامیەت. ئێستاش لەلایەن پارێزگای سلێمانی و بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانیەوە نۆژەنگ کراوەتەوە و بۆتە یەکێک لە دیارترین شوێنە مێژوویەکانی شارەکە. سەرباری بوونی چەندین شوێنی گەشتیاری و هاوینە هەوار لە شاری سلێمانیدا، بەڵام هەریەک لە سەیرانگای سەرچنار و هاوینە هەواری دووکان لە دیارترین هاوینە هەوارەکانی شارەکەن و ساڵانە سەدان هەزار کەس لە ناوخۆ و دەرەوە سەردانیان دەکات. باخی گشتیش یەکێکە لە شوێنە مێژوویەکانی سلێمانی کە دەکەوێتە خۆرئاوای شارەکەوە و یەکەم باخچەی میریە کە لە ساڵەکانی 1937 بۆ 1939 لەلایەن مەجید یعقوبی متەسەڕیفی ئەو کاتە دروست کراوە. شاری سلێمانی لە هەرێمی کوردستاندا بە پایتەختی ڕۆشنبیری دەناسرێت، ئەوەش بۆ دەوری بابان و دامەزراندنی شار و ماوەیەکیش لە ساڵانی دەوڵەتی عوسمانی دەگەڕێتەوە کە هەموو مەلاو زاناکان شاعیر و نووسەر بوون و ڕۆڵی مزگەوت و حوجرەش کەم نەبووە لەو بوارەدا. سێ کوچکەی بابان، نالی و سالم و کوردی، قوتابخانەی شعری بابانیان دروست کردووە و تا ئەمڕۆش کاریگەری گەورەیان لەسەر زمان و ئەدەبیاتی کوردی هەیە. جگەل لەوەش زۆربەی نووسەر و ئەدیب و شاعیرانی کورد لە سلێمانیدا بوون کە دیارترینیان نالی و سالم و کوردی و مەولانا خالید و مەلا عەبدوڵڵای بێتوشی و شێخ مارفی نۆدەی و سەید ئەحمەدی نەقیب و شێخ حسێنی قازی و حاجی مەلا ئەحمەدی دێلێژە و محەممەد فەیزی زەهاوی و جەمیل سدقی زەهاوی و مەلا ساڵحی حەریق و ساڵح ئەفەندی و تایر بەگی جاف و وەلی دێوانە و عەلی بەردەشانی و زێوەر مەلا عەبدوڵڵا و ئەحمەد موختار جاف و مەلا عەزیزی موفتی و پیرەمێرد و بێخود و جەمال عیرفان و چەندین نووسەر و شاعیری گەورەی ترن. لە 3 کانونی ساڵی 2012دا بەڕەسمی شاری سلێمانی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە نازناوی پایتەختی ڕۆشنبیری پێبەخشراوە. لە ڕووی گرنگیدان بە میدیا و ڕۆژنامەگەریشەوە شاری سلێمانی لە پێشەنگی شارەکانی هەرێمی کوردستاندایە و لە سلێمانیدا دەیان دەستگای چاپ و بڵاوکردنەوەی تێدایە و چەندین ڕۆژنامە و گۆڤاری لێوە دەردەچێ و ژمارەیەکی زۆریش رادیۆ و تەلەڤیزیۆن و سەتەلایتی تێدا پەخش دەکرێت.
لەم شارەدا چەندین گروپی شانۆ مۆسیقا و نیگارکێش و هونەرمەندی شێوەکار هەن و بە بەردەوامی لەم شارەدا چالاکیە هونەریەکان بەڕێوە دەچن. لە ڕووی گرنگیدان بە خوێندنیشەوە سلێمانی هەمیشە پێشەنگ بووە و لە ساڵی 1964 یەکەم کتێبخانەی گشتی لە سلێمانی دروست کراوە و لە ئێستاشدا دەیان کتێبخانەی تێدایە. مێژووش ئەو شایەتیەی بۆ دەدات کە دروستکردنی یەکەم زانکۆ لە هەرێمی کوردستاندا لە شاری سلێمانی بووە کاتێک بۆ یەکەمین جار ساڵی 1968 زانکۆی سلێمانی دامەزرا. سەرەتا تەنها 3 کۆلێژی تێدا بوو، بەڵام ساڵانی دواتر ژمارەی کۆلێژەکان بە شێوەیەکی بەرچاو زیادیان کرد. لە ساڵی 1970 ڕژێمی فاشیستی بەعەس ئەم دامەزراوە ئەکادیمیەی ڕاگواست بۆ شاری هەولێر و ناوەکەشی گۆڕدرا بۆ زانکۆی سەلاحەددین. لە ساڵی 1992 جارێکی تر زانکۆی سلێمانی دامەزرێنرایەوە لە ئەنجامی هەوڵ و کۆششی زۆری ڕۆشنبیران و زانستخوازانی کورد و خەڵکی دڵسۆزی شاری سلێمانی. لە ڕۆژی 14 تشرینی یەکەمی 1992 زانکۆ جارێکی تر کرایەوە. لە ئێستاشدا چەندین زانکۆ و کۆلێژی جیاواز لە ناوشاری سلێمانیدا دامەزراون.